ئێستاش لە ڕێی شارەوانی سلێمانی ویلایەنەکانی ترەوە ڕێخستنێکی کاتی کراوە بەڵام بەو سایتلانەی کە بۆ زۆنەکانی ئەم ناوچەیە کراوە بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکە ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بێت. ساڵ لێ بێت ئەمڕۆ بۆ یەکەمین جارە ئەم دەستپێکی کردنەوەی خولی ئەستێرەکانی عێراق لە سلێمانی بەڕێوەچێت. ئەمە تا چەند گرینگە بۆ شارێکی وەکو سلێمانی کە ئەم خولە دەستپێکی خولەکە هاتۆتە ئێرە. ئەمە زۆر گرنگە بۆ ئەمەژە مەوێ سوپاسی هەموو ئەوانە بکەمەوە، پیرۆزبایی لەوانە بکەمەوە، پشتیوانی خۆمان بۆ ئەوانە دووپات کەمەوە کە بوون بەوەی کە ئێمە بگەین بەم ئاستە، چ یانی وەرزشی نەورۆز بە سوپاسەوە، چ کایی وەرزشی لە سلێمانیەوە، حکومەتی خۆجێی لە سلێمانی و هەموو ئەوانەی پشتیوانی ئەم حکومەتە خۆجێیان بۆ خەڵکی سلێمانی و لە پێشیشەوە بۆ مەکتەبی تەنفیزی کێتی تۆپی پێی عێراقی فیدرال کە ئەو دەست پێشخەریەی نوێنەری کورد و هەرێمی کوردستان و سلێمانی لە مەکتەبەکەیە کە لیوا مەحمودە قبول کرد و هاتن سەردانی ئێمەیان کرد و ئەو سەرخان و ژێرخانە ئامادەی کە لە سلێمانی بینیان کە لە ڕابردووە دەیان پاڵەوانێتی ئاسیا عەرەب عێراق هاتوۆتە سلێمانی هاندەر بوو بۆ ئەوەی کە ئیستا بۆ یەکەم جار پاڵەوانێتی ئاستێرەکانی عێراق بێتە سلێمانی. ئەمە دەستکەوتێکی گەورەیە پیرۆزبایی لە هەموو لایەکە. جەنابەت ئارەزووی وەرزشەکەی و حەز لە وەرزش هەیە و پێشبینی چی بۆ یاریەکە؟ ئەوەی بۆ ئێمە گرنگە ئاستی ڕێخستنەکەیەتی سەرکەوتنی یاریەکەیە بە ئارامی بەڕێوەچوونی یاریەکەیە بە پاراستنی ئەم دەستکەوتەیەکە لە سلێمانیەوە دەستمان پێکردووە ئەنجامەکەی بە دڵنیاییەوە ئێمە دڵخوازیەوەین کە ئەدی نەورۆز یەکەمی هەموو یانەکان بێەوە کاسەکە بێتەوە، بەڵام سەرکەوتنی ئەم یاریکردنەوەی ئەمڕۆ بۆ ئێمە بردنەوەی کۆتاییە بۆ ئێمە، چکە ئێمە ئەوەندەی بەلامانەوە پرۆسەکە گرنگە ئەوەنە یانەکان بۆ ئێمە یەکن، بەڵام لە ناویشیانە بەڵێ وەکو خەڵکی سلێمانی دڵخوازیەوەین کە یانەی وەرزشی نەورۆز بە یەکەمی تا کۆتایی خولەکە بتوات و بگات. دکتۆر جان کۆتا پرسیارم، خەڵک ناڕەحەتێکی زۆر چێژە لێرەکە بە زادەکە دێ خۆڵ و خاشاکێکی زۆر هەیە. جەنابەت وەکو یەکەمین بەرپرسی ئیداری شارەکە چیەکەن بۆی کە ئەم ڕێگاوبانەی یاریگاکە چاک بێت و بۆی کە خەڵکی بە مرداحی سەردانی یاریەکان کە دوو ڕۆژی تر بارانە و قوڕا و سڵپا و دروستە بێت؟ ئێمە لە سەرەتاوە کە لەگەڵ ئەو خۆشەویستانەیە بە سوپاسەوە بەردی بناغی ئەم یانەیەماندا ساحەیەماندانە، ئەم یاریگایەماندانە، هەرو کاتەش بەرنامە و پلانماندانە کە چۆن ئەو بابەتانە چارەسەرکەین، بەڵام ئەو بارودۆخەنە هەموارانی کە بڕاتونێتەوە چارەسەر بێ کارەکانی دواخست. ئێستاش لە ڕێی شارەوانی سلێمانی ویلایەنەکانی ترەوە ڕێخستنێکی کاتی کراوە، بەڵام بەو سایتلانەی کە بۆ زۆنەکانی ئەم ناوچەیە کراوە بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکە ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بێ. کاتێک دیاریکراوە بۆ ئەکەوێتە سەر جێبەجێکردنی کارەکان ئەجینا بەڵێ ئەبێت چۆن ئەو زۆنانی ئێستا لە ئەیبینن لە چەمی قلیاسان و شوێنەکانی تری دەست پێ کردووە پرۆسەکە هەتا ئەگەر لە ئەوبارەش دەرەچیان پرۆسێ بەردەوام هەنگاو بە دڵنیایی.